جگەرەکێشان یەکێکە لە گەورەترین هەڕەشە تەندروستیە گشتیەکان کە تا ئێستا جیهان ڕوبەڕووی بووەتەوە. ساڵانە زیاتر لە 8 ملیۆن کەس لە سەراستی جیهان بەهۆی کاریگەریەکانیەوە گیان لەدەست دەدەن کە زیاتر لە 7 ملیۆن لەو مردنانە بەهۆی جگەرەکێشانی ڕاستەوخۆوە بوون. زیاتر لە 1 ملیۆن حاڵەتیشیان بەهۆی دووکەڵی جگەرەی کەسانی دیکەوەیە. بە پێی داتاکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کۆی ملیارێک جگەرەکێش لە جیهاندا زیاتر لە 200 ملیۆنیان ژنن. ساڵانەش بەهۆی جگەرەکێشانەوە 1,500,000 ژن گیان لەدەست دەدەن. زۆرترین ڕێژەی جگەرەکێشان لە نێوان ژنانی تەمەن گەورەدایە و بەردەوامیش ڕێژەی جگەرەکێشانی کچانی هەرزەکار و تەمەنی قوتابخانە بەرەو هەڵکشان دەڕوات. خۆراڵاتی ناوەڕاست دووەم ناوچەی جیهانە لە زۆرترینی ڕێژەی ژنانی جگەرەکێشدا. زۆرترینی ژنانی جگەرەکێش لەم ناوچەیەدا دەکەونە وڵاتانی لوبنان و ئوردن و سووریا و ئیمارات و فەڵەستین. هەرچەندە پێدەچێت ژماری جگەرەکێشە مێینەکان زۆر بێت، بەڵام زۆر کەمترە لە پیاوان. لە جیهاندا نزیکەی لە 140 پیاوان جگەرە دەکێشن، بەراورد بە نزیکەی لە 109 ئافرەتان. نزیکەی لە 175 ژنانی جگەرەکێشیش لە وڵاتانی داهەت نزم و مامناوەنددان. توێژینەوەکان ئاماژە بەوە دەدەن بۆ ئەوەی بازنەی جگەرەکێشان زیاد بکرێت و شوێنی ئەو کەسانە پڕ بکرێتەوە کە جگەرەکێشانیان ڕاگرتووە یانیش گیانیان لەدەستداوە. کۆمپانیاکانی جگەرە و پیشەسازی تووتن دەستیان بە ئامانجگرتنی بەهێزی شنان کردووە. پیشەسازی جگەرە هەڵمەتێکی پروپاگەندەی ژنانی لە دەی دووەمی سەدەی 20م لە ئەمریکا دەست پێ کرد. ئەم هەڵمەتانە بە پێشکەوتنەکانی کات و بە بازاڕکردن بەگشتی زیاتر بەهێز بووە و بە بازاڕکردنی ژنان و بە ئامانجگرتنیان بەردەوامە و لە ئێستاشدا بەرفراوانتر بووە. بە پێی زانیاریەکانی تەندروستی جیهانی، پیشەسازی و کۆمپانیاکانی جگەرە ئەوانەی ژنان بە ئامانج دەگرن بە ڕیکلام و وێنەی سەرنجڕاکێژوا لە ژنان دەکەن بۆ کێشانی جگەرە هان بدرێن. جگەرەکێشان وەک پێوەرێک بۆ ڕۆشنبیری و سەردەمی بوون و وەک هێمایەک بۆ ئازادبوون نیشان دەدەن. لە کاتێکدا بە پێچەوانەوە جگەرەکێشان هۆکاری نەخۆشی و مردنە. کۆمپانیاکان زاراوەی بازرگانی چاواشەکارانەی وەک نیکۆتینی کەم و جگەرەی سووک بەکاردەهێنن. ئافرەتانیش ئەم جۆرە جگەرانە لە پیاوان زیاتر دەکێشن چونکە بە هەڵە پێیان وایە بۆ جەستەیان سەلامەترە. بڵاوبوونەوەی جگەرەکێشان لە ناو ژناندا ڕێکخراوەکانی تەندروستی و سەلامەتی لەسەر تاسەری جیهاندا ئاگادار کردووەتەوە و جگەرەکێشانیان وەک پەتایەک و یەکێک لە گەورەترین هەڕەشە تەندروستیە گشتیەکان لە مێژوودا پۆڵێن کردووە و داوایان لە دەوڵەتان کردووە بۆ نەهێشتنی جگەرەکێشان ڕێکار بگرنەبەر، وەک کەمکردنەوەی ڕیکلام و گرنگی نەدان بە کۆمپانیاکانی تووتن و جگەرە و گرانکردنی نرخەکەی. تا ڕادەیەک ئەم ڕێکارانە کاریگەر بوون چونکە ژمارەی جگەرەکێشان لە ساڵی 2000ەوە بۆ 2010 لە 1,397 ملیۆنەوە بۆ 1,337 ملیۆن کەس دابەزیوە، بەمەش 6 ملیۆن کەس کەمی کردووە. پێشبینیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانیش لەبارەی جگەرەکێشانەوە بە ژن و پیاوەوە بۆ ئاراستەیە تا ساڵی 2025 27 ملیۆن لە کۆی گشتی جگەرەکێشانی جیهان کەم ببێتەوە.